کۆشان عەلی کە بڵێن ماستەر لە یاسا نێودەوڵەتیەکانە لە پەیوەندی نێودەوڵەتیەکانە لەگەڵمانایە لە بەریتانیاوە. کا کۆشان سڵاو لێبێ ئەم کاتت باش بە من لە یەکەم پرسیارەوە دەست پێ بکەم یاخود یەکەم ئاماژەکە دوایین ئاماژەشە بۆ جەنگەکە. ینی دۆناڵد ترامپ لەگەڵ ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئەمریکا لە ئێوارەوە لە کۆبوونەوەیە بوو. ینی چەند خولەکێک لەمەوە پێش ئەو کۆبوونەوەی کۆتایی هات، بەڵام ئەوەی کە جێی سەرنجە هیچ قسەیەک نەکراوە، نە ترامپ خۆی نە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیی، چکە ترامپ خۆتە زانی بە بەردەوامی لەم دوو ڕۆژەیە پەیامی هەبووە، یەک لەسەرێک پەیامی ئاگرینی هەبووە، بەڵام لە دوای کۆبوونەوەکەی ئەم ئێوارەیە هیچ قسەیەکی نەکردووە. ئەمە چیمان پێ بڵێ؟ ئەمە پێمانەڵێت ترامپ ئەوێت جارێ پەلە نەکا لەوەی کە بڕیار با لەسەر بەشداریکردن؟ بڵێ سوپاس بۆ ئەم دەرفەتە، سڵاو لە بینەرانیش. لە ڕاستیدا ئەتوانین بڵێن لە دوای ڕۆژی هەینەوە کە ئەم جەنگە دەستی پێکردووە تاوەکو ئێستا بەردەوامی هەیە، لە ئێستادا لە قۆناغێکی زۆر هەستیاری ئەو جەنگەداین. ئەمەش وەکو بەڕێستان باسان کرد مەسەلەی ئایا ئەمریکا بەشداریەکە لەو جەنگەیە یاخود نا. پێم وایە بەشێکی زۆر لەوەی کە تاوەکو ئێستا بڕیارەکەی ئەمریکا ئاشکرا نەکراوە پەیوەندی بەوە هەیە کە لە پشت دەرگاداخراوەکانەوە و لە چەناڵێکی جیاوازەوە هێشتا پەیوەندیەک هەیە لە نێوان ئەمریکا و ئێرانە بۆ ئەوی بە شوەیەک لە شێوەکان ئێران بە شوەیەکی لاواز دووبارە بهێننەوە سەرمێزی گفتوگۆ بەو مەرجانەی کە لە پێشوودا بۆ ئێرانیان دانابوو بەو مەرجانە ڕازی بێت. و هێشتا ئەمریکا چاوەڕێی دەرەنجامی ئەو گفتوگۆیانەیە لەگەڵ ئێران لە دوای ئەوە دوابژاردەی خۆی کە بەشداریکردنیەتی لەو جەنگەدا بەرامبەر بە ئێران ئەو بژاردەیە گرێتە بەر. ئەمریکا بۆ مەسلەی بەشداریکردنی لەو جەنگەدا چەند بژاردەیەک لە بەردەمیایەتی لەو سیناریۆی کە ئەکرێت تا ڕادەیەک سیناریۆیەک بێت کە چاوەڕوان نەکراو بێ، بەڵام ئەگەر ڕۆژ بدات بۆ ماوەیەکی سنووردار ئەو سیناریۆ ڕووداتەوەیە کە ئەمریکا بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشداری لەو جەنگەیە بکە کە ئەو بەشداری ڕاستەوخۆیە توانین بڵین بەشدارێکی یەکلاکەرەوە بێ. و ئەو بنکە وەکو ئاماژەتان پێدا کە بنکەی ئەتۆمی فۆردۆ کە یەکێک لەو بنکانەی کە لە وڵایەکی زۆری زەویدایە و ئیسرائیل پێویستی بە فڕۆکەی B-52 ئەمریکی هەیە بۆی بتوانێت ئەو بنکەیە خاپور بکات. و لە هەمان کاتە بەشداری ئەمریکا توانین بڵین ئەو جەنگە دەگەێنێت بە ئاراستەیەک کە یەکلایی بکاتەوە، واتە دەگات بە دۆخێک بە شوێک لە شۆکان لوتکەی ئەو جەنگێ و ئەگات بە دەرەنجامێک. هەنگاوێکی دیکەی ئەمریکا کە ئەگەر بە شوێ ڕاستەوخۆ بەشداری نەکات پێچێ بە شوێکی ناڕاستەوخۆ بێ کە بەس لەوە کراوە ئەمریکاکان ئەکرێ لە ڕێگەی چەک و تەقەمەنی زیاترەوە یارمەتی و پشتیوانی ئیسرائیل بکەن و لە ماوەی ئەمڕۆ دوێنێدا ژمارێکی زۆر لە فڕۆکەی جەنگی سوتەمەنی هەڵگر ڕەوانەی ڕۆژهڵاتی ناوەڕاست و ئەوروپا کراون کەوانە دەکرێت ڕۆڵ و کاریگەریان هەبێ بۆ ئەوی فڕۆکە جەنگەکانی ئیسرائیل بەردەوام بن لەو جەنگەیە. بەس یەک شت هەیە مامۆستا خۆت ئاماژە بۆ کرد کە ئەوان پێویستیان بە فڕۆکەیەکی زەبەلاحی وەکو B-52 کە بەشداری بکەوە ئەو بنکە ئەتۆمیانە ینی بە قسەی ئەوان لە ناوبەرێ، بەڵام خۆتە زانی ئەوانە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی تەکنیکی سەربازیەوە تەنها کارپێکردنیان یاخود فڕینیان بە بڵێن بە سەرباز یاخود بە ئەفسەری ئەمریکیە. ینی ئەم چۆن ئەتوانێت ئەم شتە بکات، یعنی هاوکاری ئیسرائیل کا بە چەک بەڵام خۆی بەشداری نەکە. هاوشێوەی ئەوەی کە ئێستا بینین لە ئۆکرانیا لە ئۆکرانیا تەماشاکەی وڵاتانی ڕۆژاوە هاوکاری ئۆکرانیاکەن و ژمارێکی زۆر لە چەک و تەقەمەنی بە شێوازی جیاواز بە ئۆکرانیا بەخشن، بەڵام تاوکو ئێستا بە شوێکی ڕاستەوخۆ خۆیان بەشداریان نەکردو. هێزەکانی ئەمریکا پێیان نەخچۆتە سەر خاکی ئۆکرانیاوە، بەڵام بە شوەیەکی ناڕاستەوخۆ بەردەوام یارمەتی ئۆکرانیایان داوە. بۆیە ئەوەی کە ئەگەر ئەم جەنگەی کە لە ئێستا دابوونی هەیە بەرامبەر بە ئێران و ئەو پێکدادانەی لە نێوان ئێران و ئیسرائیل هەیە ئەگەر لە چەند ڕۆژی داهاتووە بەو شوێ بەردەوام بێت، ئەوە پێشبینیەوەکرێکە جەنگێکی درێژخایەن بێ و لەو مدەیە ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوەش بەشێک لە وڵاتانی ڕۆژاوە بەتایبەت بەڕیتانیا ئەکرێت بە هەمان شێوە دەستێوەردانی هەبێەوە پشتیوانی ئیسرائیل بکە لەو جەنگەیە. ئیتر بە یا لە
بەرگریکردن لە ئیسرائیل بۆ بەرپرسانەوەی ئەو موشەکانی کە لەلایەن ئێرانەوە ئەڕاستی ئەو وڵاتەکرێت چونکە ڕاستە سیستمێکی بەرگری ئاسمانی بەهێزی ئیسرائیل بەڵام بەشێک لەو موشەکانی کە بەر ئیسرائیل کەوتون لە ماوەی چەند ڕۆژ ڕابردووە بەهۆی ئەوە بووە کە ئەمریکەکان ڕۆڵیان نەبووە لە بەرپرسانەوەی ئەو موشەکانەدا چونکە بەتەنها سیستمی بەرگری ئاسمانی ئیسرائیل ناتوانێت بەرپرسی هەموو موشەکانی ئێران بداتەوە پێویستیان بە هاوکاری ئەمریکاشەیە باشە بەڵێ بەدڵنیەوە ئەگەر ئەمریکا بەشداری بکە پێویستەکە کە سەربازی خۆی و فڕۆکەی جەنگی خۆیشی بەشداری بکە کامەیەکێک لەو سیناریانی کە ئەگەر ڕوو بدات پێچێ بۆ ماوەی چەند ڕۆژێکی دیاریکرا و ڕوو بدات و لە دوای ئەوە ئێران بێنرێتە سەرمێزی گفتوگۆ و یەکێک لەو ئەو کاتە مەرج بۆ ئێران داناندرێت بەڵکو وەکو ئەوەی کە دۆناڵد ترامپ ئەمڕۆ ئاماژەی پێدا بوو لە تۆڕە کۆمەڵایەتەکەی خۆی وتوی تەسلیمبوونی بێمەرج هەرچەندە لە ماوەی چەند مانگی ڕابردوو بەتایبەت دوای هاتنە سەرکاری دۆناڵد ترامپ چەند جارێک ڕۆشەی جیاوازی کردووە لەسەر بابەتی جیاواز وەرمنە تەنانەت بەرامبەر بە وڵاتانی ئەوروپا بەرامبەر بە کەنەدا یا بەرامبەر بە چین دواتر پاشگەزبوونەوە هەبووە بۆیە ئەکرێ تەنانەت هەر خۆشی مامەسا بۆ مەسەلەی دانوستان بێ بڵێ مامسا کۆشان خۆشی لە لێدوانەکانی ترەمپە جاری وا هەیە جیاوازیەک بەدیەکەی ینی کاتێک مەسەلەن سەر لە بەیانەکەی گوێ لە ترامپ ئەگری ئەڵێ پێویستە ئێران ملکەتی ئەوە بێت و داواکاریەکان جێبەجێ بکات و پێویستە ینی وەکو خۆتەڵی دەستەواژەی تەسلیم بوون بەکارێنێ دواتریەتە سەر ئەوە ئەڵێ من ئەتوانم بە تەلەفۆنێک ئەم جەنگە ڕابگرم و قەنەعەت بە ئێران بکەم یعنی ئەمە دووشتی جیاوازن بۆ وایە زۆر ڕاستە ترامپ هەر لە سیاستکردنیدا کەسایەتێکی یەکە پێشبینی ناکرێت و ئەمەش وای کردووە کە تەنانەت لەلایەن وڵاتانی ئەوروپاش و بەردەوام بە ترس و لەرزەوە مامەڵە لەگەڵ ترامپاکەنەوە ناتوانن ڕێککەوتن یاخود جۆرێک لە هەماهنگگی و هەریکاری لە نێوان ئەوروپا و ئەمریکا بە شوێکی بەردەوام بێتە دی لە کاتێکا کە لە یەک هاوپەیمانەتیدان کە ناتۆیە و لە چەندین وێستگەدا هەڵوێستی هاوبەش و سیاست و استراتیژی هاوبەشیانێ لەگەڵ وڵاتانی ئەوروپایە ئەمە چ جایەوە بێتە سەر نارەکانی ئەمریکا کە ئێران و رووسیا و سینن بۆیە بەڵێ بەدڵنیاوە دۆناڵد ترامپ پێشبینی ناکرێت ئەمە جوازی سیاستکردنێتی تەنانەت ئەمڕۆ ئیمانوئەل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا ئاماژەی بۆ داکە لێدوانەکانی دۆناڵد ترامپ لە نێوان دوێنێەوە ئەمڕۆدا جیاوازی تێدایە وڵات جاری وایە لە بینی سەعاتێکا جیاوازی تێ بەدڵنیاییەوە کە ئەمە ئەکرێ هەندێک جار ئەم شێوازە لێدوان و کارکردنەی ترامپۆک و جۆرێک لە سیاستکردن وەکو کارتێکی فشار بەرامبەر بەیان نارەکانی بەکارهێنراوە بەڵام لە لایەکی دیکەشەوە مەترسیەک هەیە لە ئارادا ئەوشەوەیە کە نازانرێت تا لە داهاتوە ترامپ بە نیازی چێ یاخود هەیەوێت چی بکاتەوە یەکێکە لەو مەترسیانەی یا بەدڵنیایەوە کە لە ئێستادا ڕوبەڕووی ئێران بووەتەوە و هێشتا ئەوان ناتوانن ئایا پێشبینیەوە بکەن ئایا ئەمریکا ئەوێت لەگەڵیانە ڕێک بکەوێت وەکو ئەوەی کە خۆیان وتیان یا ئەوەی فێڵیان لێکراوە دانستانەوە بڵە پێ وایە هەروەکو چۆن ڕۆژی هەینی بە شێوەیەکی کتوپڕ ئیسرائیل هێرشی کردە سەر ئێران و هێرشێکی چڕوپڕی دەست پێ کرد و زیانێکی زۆری گیان پێ وایە ئەوەی کە ئەم شەو ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی ئەمریکا کۆبوونەتەوە لەگەڵ ترامپە ینی پێ وایە هەمان هەنگاوەنێن بۆیە بۆ میدیا یعنی ئاشکرایان نەکردو ینی پێ وایە ئەمریکا لە پڕێکا شتێکەکە بەڵام پێشتر ئاشکرای ناکە خۆی سەختە پێشبینیەوە بکەی بەڵام دوو ئەگەر هەیە هەرچەند ئەکرێ ئەگەری دیکەشە بێ وەکو سەرتا ئاماژەم پێداکرێ بەهۆی ئەوەی کە هێشتا دانوستان هەیە لە نێوان ئێران و ئەمریکای و لە ڕێگەی چەند وڵاتێکی جیاوازەوە لە ناویاندا قەتەر و چەند وڵاتێکی دیکە هێشتا نەگەیشتون بە سیاقێک یاخود لەسەرەوەی کە چۆن بگەن بە ڕێکەوتنێک تەنانەت خۆی دۆناڵد ترامپ ئاماژەی بەوەدا بوو کە ئەوێت نێردە تایبەتێکە خۆی هەروەها جێگرەکەی ڕەوانە بکات بۆ ئەوەی کە گفتوگۆ لەگەڵ ئێران بکەن بۆی لەسەر سیاقەیەکی ڕێککەون ئەکرێ هۆکاری ئاشکرانەکردنی هەڵوێستەکەی ئەمریکا پەیوەندی بەو دانوستانانەوە هەبێت کە گابوونی هەیە بەڵام بەڵێ یەکێک لە ئاگەرەکانی دیکەش ئەوەیە کە ئەکرێت ئەمریکا بیاوێت سوپایزێک بکە هاوشەوەی کە ئەوەی کە ئیسرائیل ئەنجامیدا لە کاتێکە هەموو وڵاتانی ڕۆژاوە تەنانەت جیهان چاوەڕێی ئەوە بکە ڕۆژی یەکشەممە ئەمریکی و ئێرانیەکان دووبارە بچنەوە سەرمێزی گفتوگۆ بەڵام هێرشەکان دوو ڕۆژ پێشەوە ئەنجام دران بۆ ئەوەی
تەنانەت شۆکێک بوو بۆ ئێرانیش وە تەنانەت بۆ بەشێک لە وڵاتان کە لەوانێت تەنها ئەمریکا ئەگەداری ئەو بارودۆخە بوو بێت. بۆیە ئەمریکاش ئەگەر نەگاتە دەرەنجامێک کە لە بەرژەوەندیاتی لەگەڵ و بەرژەوەندی زۆر زیاتری دەست نەکەوێت لە دانوستانەکانی لەگەڵ ئێران و نەگاتەوە بڕوایی کە بەتەواوی کۆتایی هاتووە بە پرۆگرامی ناوکێران و کۆتایی هێنێت بۆ پرۆگرامە ئەوە بڵێ ئەگەر یەکەیە کە ئەویش بە هەمان شێوە دەستێوەردان بکات و دەستێوەردانی ئەمریکا زۆر کاریگەرێ بێت. باشە ینی لە بیدایەتی لە سەرەتای شەڕەکەەوە بینیمان وابزانام 2 ڕۆژ ڕۆیشت بوو بەسەر شەڕەکەیە ئیتر ئەو هەوڵانەی کە هەبوون بۆی کە شەڕەکە ڕابگیری یاخود ئاگر بەس هەبێ دەستی پێکرد. ینی ڤلادیمیر پوتین کە سەرۆکی ڕووسایە هەوڵێکی زۆریدا و ویستی یعنی ڕۆڵێک ببینێ وەکو نێوەنجیر، بەڵام ئەوروپا ئەم ڕۆڵەی ڕەت کردەوە. باشە ئەوروپا ئەم ڕۆڵە ڕەتەکاتەوە خۆی توانێ ئەو ڕۆڵە ببینێ ڕاستیدا بە دیوێکی تر ئەمریکا ڕێگەی پێەیە بە ئەوروپا و ڕۆڵە بینێ. لە ئێستادا هەڵوەستی فەڕەنسا جیاوازەوە و تەنانەت بەشێک لە ئەوروپاش بۆکاری ئەوەی کە ئەوروپا هەڵوەستی جیاوازە لە ئەمریکایە خۆتیانەوێت هێشتا ئومێدێکیان بەوەی هەیە لە ڕێگەی دانوستانەوە یاخود جۆرێک لە ڕێکەوتن لەگەڵ ئێران ئەنجامدەن ئەوەیە کە هەندێک هەماهەنگی ئابووری و مەسلەی هەناردەکردنی گاز و ڕێککەوتنی و ئەمنیەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە هەماشەوە هەروەها دووبارە مەترسی لێشاوی کۆچبەران و لەلایەکی دیکەوە کاریگەری ئەو جەنگا لەسەر گرانبوونی گاز و سوتەمەنی بە شوێکی گشتی کاریگەری زۆر خراپیە بێت لەسەر وڵاتانی ئەوروپا لەبەر ئەوەی ئەوروپا نایانەوێت بگەن بە قۆناغێک دووبارەت ڕوبەڕووی جەنگێکی دیکەی درێژخایان ببنەوە چونکە بەدڵنیایەوە بەشداری ئەمریکا لەو جەنگەدا ئەگەر هەیە کە جەنگەکە ببێتە جەنگێکی درێژخایان هاوشەوەی کە ئەوەی کە لە ئوکرانیا هەیە و وڵاتانی ئەوروپا لە ئێستا ماندوون بەو جەنگی کە لە ئێستادا لە ئوکرانیا بوونی هەیە و نایانەوێت جەنگێکی دیکە بەرەوکی ئەو وڵاتانە بگرێت چونکە لە دوجارە مەترسیەکان تا ڕادەیەکی زۆر و زیاتر ڕوبەڕووی وڵاتانی ئەوروپا بنەوە و لەبەر ئەو هۆکارەیە کە وڵاتانی ئەوروپا یانەوێت لە ڕێگەی دانوستانەوە ئەو بابەتە چارەسەر بکەن بەڵام ئەتوانین بڵین کە ئیسرائیل و حکوومەتەکەی ناتەنیاهو لە بارودۆخێکا ئەو جەنگەی ڕاگەیاند ئاڕاستەی بیرکردنەوەی ئەوروپا لە کاتێکا لە ڕابردوودا بەهۆی ئەو کردانێک کە حکوومەتەکەی ئیسرائیل لە غەزە ئەنجامیدا بۆ زۆر ڕەخنە کارانە بوو لە سیاسەتی دەوڵەتە بەڵام لە ئێستادا پشتیوانیەکەن لەسەر شاشەکە لەسەر شاشی کورسات نیوز شتێکە ڕوا کاڵێ یاخود ئێستایەکمان ئێڵە CBS ڕایگەاندۆ کە کۆدەنجی لە نێوان ڕاوێژکارەکانی ترەمپ سەبارەت بە هەنگاوەکانی پەیوەست بە ئێران نییە. ینی ئەم ئاماژانە ئەوەیە کە ترەمپ هەندێک جار خۆی تاگلایەنە بڕیارەیە ڕاوێژکارەکان بەشداری ناکەن یاخود ئەم جاریان جیاوازە بۆی ڕاوێژکارەکان قسەی تیاکەن. ڕاستی ئەمریکا لەبەر چەند هۆکارێک نایەوێت بە تایبەت بەشێک لە بەرپرسانی ئەمریکا ناوێت کە بە تەواوی سیستمی و نظامی ئێران بگۆڕن ئەمیش ئەوەیە کە نایانەوێت نمونەیەکی ئەو شێوەی ئەفغانستان و عێراق لە ناوچەکەی دووبارە بێتەوە کە دووبارە سەربازەکانی خۆیان بگێڕنەوە بۆ ناوچێت چونکە گۆڕانکاری و گۆڕینی ڕژێمی ئێران ئەوەنە کردەیەکی ئاسانیەوە ئەمریکا تووشی جەنگێکی دیکە دەکات لە ناوچەکەدا و نایانەوێت دوای ئیسرائیل بکەون تاوەکو دو هەمین هەنگاو بەڵکو ئەوان دەیانەوێت ئەو مەترسیەکانی ئێران کۆتایی پێبێنن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وای دەبینن ئەو ڕووداوانی کە لە لوبنان ڕوویدا و لە ئێستادا تەنانەت بەشێک لە گروپە شیعەکان لە عێراق و هێرشەکانی خۆیان بۆ یەمەن تا ڕادێکی زۆر دەستێوەردانی ئێرانی لە ناوچەکەی کەم کردوەوە بەڵام نایانەوێت هەنگاوی لەوە زیاتر بنێن بۆیە پێم وایە ئەمریکا و بەشێکی زۆر لە بەرپرسانی ئەمریکا نایانەوێت کە بگەن بە دۆخێک جەنگێکی دیکە بەرپا بکەن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. باشە ئێستا خۆ لە ناو ئەمریکایە ڕاستە ترەمپ سەرۆکی ئەمریکایە و کۆمارەکان زۆربەی جونگەکانی ئەو وڵاتیان بەدەستەوەیە بەڵام دیموکراتە خۆتە زانین لە بەرامبەر ئەوەیە هێزێکەیە کە پێوترە دیموکراتەکان لە کۆنگرس کە چەند ئەندامێکی ئەو کۆنگرسە ئاماژیان بۆ کردووە کە ئەوان پرۆژە یاسایەکیان پێشکەش کردووە پرۆژە یاساکە بۆ قەدەغەکردنی بەشداریکردنی ئەمریکا لەو جەنگەیە بەرامبەر ئەوەشە ئاماژیان بۆ کردووە کە ئەو لایەنەی کە بڕیارەیە لەسەرەوەی ئەمریکا بەشداری بکە یان نا ئەوە کۆنگرێسە
لەمایانە جۆرێک لە بربەستێک نایەتە بەردەم ترامپ بۆی کە نەتوانێت ڕاستە و خۆ ئەو بڕیارە بە زۆر ڕاستە بەدڵنایەوە بۆ مەسلەی جەنگ دۆناڵد ترامپ بەتەنیا ناتوانێت کە بڕیاری جەنگ بدات چونکە دوجارە بێ بگەڕێتەوە بۆ کۆنگرس وە هۆکارێک هەبێت بۆ ئەوەی کە ئەو جەنگە ڕابگەیاندرێت لە مەسلەی ڕاگەیاندنی جەنگیشدا پێویستەکە کە بۆ ئەندامانی کۆنگرسەوە بسەلمێنێت کە پرۆگرامی ناوکی ئێران بەجددی بۆتە مەترسیەک بۆ سەر وڵاتێکی وەکو ئەمریکا یاخود بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ڕۆژهڵاتی ناوەڕاست و یاخود لار وڵاتێکی دیکە لەو حاڵەتەیە کۆنگرس دەتوانێت بڕیاری ئەوە بدات کە ئەمریکا بچێتە جەنگەوە بەڵام لەم بارودۆخەی کە لە ئێسادا بوونی هەیە هێشتا ئەمریکا نەگەیشتۆتە دۆخێک کە لەلایەن ئێرانەوە مەترسێکی جدی لەسەر بێت بۆ ئەوەی بچێتە جەنگەوە و جەنگ دەست پێ بکات و بەڵێ لە ئێسادا دیموکراتەکان و تەنانەت لەلایەن بەشێک لە کۆماریەکانیش بۆ چوونێکەیە کە نایانەوێت کە جەنگ لە ناوچەکەی بەرپا بکەن و لەبەر ئەو هۆکارەش بووە کە ئیدارەی ترامپ خۆی ڕەزامەند بوو و هەنگاوی ئەوەی دەست پێ کرد لەگەڵ ئێرانە گەشت چوو بۆ دانوستان و چەند گەڕێکی دانوستان لەسەر پرۆگرامی ئەتۆمی ئەو وڵاتە ئەنجامدرا ئەگەر وانە بواە هەر لە سەرتاوە بژاردەی سەربازی بەکارهێنرا لە شوێنی ئەوەی کە لە ڕگەی دانوستانە ئەو بابەتە چارەسەر بکرێ بەڵە بەدڵنایەوە تەنانەت کۆماریەکانیش بەشێکی زۆریان لەگەڵ ئەوەدانین کە لە ڕگەی سەربازیەوە ئەو بابەتە چارەسەر بکرێت باشە خۆ لەگەڵەوە شاما مەساکۆشان لە مەسلەی ئەگەر ئەوەی باز لە ئەمریکا بکەین و بەشداریکردنی ڕاستەوە خۆی لەم جەنگە بەشێکیان ئەوەیە کە ئەمریکا تا ئێستا نایە بەشداری بکەوە وەکو خۆ دووتە کە نەگەیشتۆتەوەی کە مەترسی بۆ سەر دروست بێ بەڵام خۆ ئەگەر بەشداری بکە ینی لایەنەکەی تریشی دیوەکەی تریشی ئەوەیە ئەگەر بەشداری بکە مەترسیەکان بۆ سەر ئەو کەم نییە لە ناوچەکە ینی ئەمریکا لە ناوچەکەیە یەکێک لە گەورەترین قونسڵخانەکانی هەیە لە ناوچەکە ینی بەرژەوەندەکانی لەم ناوچەکە و تا ئێستاش ئەوەی کە خۆی ناوی ناوە دوژمنەکانی لە ناوچەکەیە تا ڕادەیەک ئەگەر لاوازیشی کردبن خۆ ئەتوانن لە هەنێشتا کێشەی بۆ دروستکەن ئەمەیان یەکێک نییە لە هۆکارەکان بەڵە بەدڵنایەوە تەنانەت ئەمریکا نایەوێت کە ئەو بارودۆخەی کە لە ئێسادا هەیە بەتایبەت لە ڕۆژهڵاتی ناوەڕاست ئەو گۆڕانکاریانی کە لە سووریا لە لوبناان و ئەو بارودۆخەی کە ئەو جۆرە لە بارودۆخی کە لە عێراق هەیە هێشتا لە بەرژەوەندی ئەمریکایە و ناوێت کە بگەن بە بارودۆخێک کە ڕوبەڕووی مەترسی ببنەوە بەڵە بەدڵنایەوە گەر ئەمریکا بەشداری بکات لەو جەنگەدا لە ئێستادا تەنها ئیسرائیل بەتەنیا بە شێوازێک لە شێوازەکان هێرشی زۆر کاریگەری لە ئێران ئەنجامداوە توانیوێتی بەشێکی زۆر سوپای پازاران بە شوەیەکی زۆر کاریگەر هێرش بکاتە سەر ئەو سوپایە کە دەستێوەردانی زۆری هەبووە لە ڕابردوودا لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بەڵام ئەگەر ئەمریکا بەشداری بکات لەو جەنگەدا بەڵە بەدڵنیایەوە زۆر مەترسیدارە ئەبێت و کاریگەری زۆری ئەبێت بۆ ئەوەی کە بەرژەوەندەکانی ئەمریکا لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بە شوەیەکی گشتی لە تەواوی ناوچەکەیە بکەوێتە ژێر مەترسیەوە و ئەمەش نەک تەنها لە سەر ئاستی سەربازی بۆ منە لە ڕێگەی تەقینەوە یا هەر هۆکارێکی دیکە بەڵکو لەسەر ئاستی ئابووری بۆ مەسلەی بەرزبوونەوەی نرخی نەوت یاخود لەسەر ئاستی سیاسی ئەو بەرنامە و پرۆگرامی کە ئیدارەی ترامپ هەیە بوو بۆ ئەوەی کە ئاشتەوایی لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە دروست بکە و بە جۆرێک لە جۆرەکانی ئیسرائیل و بەشێک لە وڵاتانی عەرەبی و کەندا و ئاش بکاتەوە بەدڵنەوە هەموو ئەو پرۆگرام و بەرنامەی کە ئیدارەی ترامپ هەیە بوو بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست هەمویان ئەکەوێتن ژێر مەترسیەوە ئەگەین بە قۆناغی دەستخۆش هاوشێوەی 2001 و 2023 دەستخۆش مامۆستا کۆشان ئەوە سوپای ئیسرائیل جارێکی تر ئاماژەی بۆ کردووە کە ئێران جارێکی تر موشکەکانی ئاراستەی ئیسرائیل کردووە وەکو لە وێنەکەی دەیبینین وێنە گرافیکەکە کە هاوکارانمان لە کورسات نیوز دروستیان کردووە کە موشکەکان جارێکی تر لە ئێرانەوە ئاراستەی ئیسرائیل کران هەروەکو ڕۆژانی تر هەروەکو شەوانی تر کە موشک لەلایەن ئێرانەوە ئاراستەی ئیسرائیل ئەکرا و ئیسرائیلیش ئاماژەی بۆ کردووە کە سیستمی بەرگری ئیسرائیل بەرپەرچی هێرشەکانی ئێران دەداتەوە سە لە ئامادەکاریە بۆی کە بەرپەرچی هێرشەکان بداتەوە ئێمە هەچ کاتێک کە وێنەکان وێنە ڕاستەوخۆکانەوە ئەو کاتی کە موشکەکان دەگاتە ئاسمانی ئیتر تەل ئەبیبە حیفایە ئەو شارانی تری ئیسرائیل کە بە بەردەوامی لەلایەن ئێرانەوە
موشکباران دەکرێن ئەچ کاتێ بگاتە ئەوێ ئێمە لەسەر شاشەی کورسات نیوز پیشانی بینەرانی دەدەین و ئاماژەی پێ دەکەین بۆی کە ئەو هێرشانە ئایا زیان دەگەێنێ ئایا هێرشەکان لەلایەن سیستمی بەرگری ئیسرائیلەوە بەرپەرش دەدرێتەوە چەندیان دەکەوێتە سەر زەوی و چەندیان زیان دەگەێنێەوە چەندیشان ڕەت دەکرێتەوە ئەوەی کە هاوڕێیانم لە نێو کۆنتترۆلوە لە ژووری هەواڵەوە پێم ڕدەگەن کە نزیکەی موشەکە موشکی بالستیە کە ئاراستەی بڵێن ئیسرائیل کراوە ئێستا و پێدەچێت لە چەند خولەکی داهاتووە لە ماوەی داهاتووە بگاتە ئیسرائیل و بگاتە شارەکانی ئیسرائیل و لەوێش سیستمی بەرگری ئیسرائیلی چالاک کراوە لەوێ وەکو جارەکانی تر وەکو هەر جارێکی تر کە موشک ئاراستی ئیسرائیلەکرێت سیستمە بەرگرێکە بەرپەرچی دەداتەوە بەڵام ئەوەی جێ سەرنجە کە ئێستا وای لێ هاتوو هەندێک لەو موشکانەی ئێران ئەمبەنە ینی ئەوەندە خێران ینی ناتوانێت سیستمی موشکی یاخود سیستمی بەرگری موشکی ئیسرائیل بەرپەرچی باتەوە هەندێکیان دەکەونە نێو شارەکان و زەرەر و زیانی شەگەن ئەوەی دەبین ڕاستەوخۆ تەل ئەبیبە کە ئێستا موشکەکان گەیشتنە ئاسمانی تەل ئەبیب ئەبینن کە موشکەکان گەیشتنەتە ئاسمانی تەل ئەبیب سیستمی بەرگری ئیسرائیلی بەرپەرچیان نەداتەوە و موشکەکان موشکی بالستین کە گەیشتنەتە ئاسمانی ئیسرائیل ئەوە دەبینین کە سیستمی بەرگری بەرپەرچیان نەداتەوە پێدەچێت لە ینی لە دووری شارێک لە ناوەڕاستی شارەکە نەبێت لە دەوروبەری شارەکە ئەو هێرشە بۆ دەوروبەری شارەکە ئەنجام درێت ئیتر نازانین ئەو شوێنەی کە هێرشەکەی بۆ ئەنجام دراوە تا ئێستا دیار نییە کە کوێیە بەڵام ئەوە بە بەردەوامیە بینین سیستمی بەرگری موشکی ئیسرائیل ئەوە تەقینەوەکان لە ئاسمانی ئیسرائیللا دەبینن لە ئاسمانی تەل ئەبیب دەبینن کە بەرپەرچی موشکەکان دەداتەوە ئەوە بە بەردەوام با گوێ بیست بین لە نزیکەوە بزانین چییە بێ.
بەڵێ ئەوەی کە دەیبینن بە بەردەوامی ئەم چەند خولەکە ئەوە هێرشی موشکی هێرشێکی موشکی نێی ئێران بوو بۆ سەر تەل ئەبیب لە ئیسرائیل هەروەکو ئەیبینن و بینیشمان کە دەنگی چەند تەقینەوەیکی بەهێز لە نێو ئاسمانی تەل ئەبیب دەبیسترێت بە بەردەوامی ئەوەی کە بڵێن میدیا ئیسرائیلەکان ئاماژەی پێ دەکەن کە چەند موشکێک ئەوانەی کە ئێران ئاراستەی تەل ئەبیبی کردووە کەوتۆتە نێو شارەکە تا ئێستا نازاندێ ژمارەی ئەو موشکانە چەنە بەڵام چەند موشکێک کەوتونەتە خوارەوە زەرەر و زیانەکانیش نازاندێ بەڵام چەند خولەکێک لەمەوە پێش ئەو ئێستا تۆزێک هێوربوونەوەی بەخۆ بینی پێدەچێت ئیتر ئەو هێرشە موشکیە ئەو بڕی کە نێدرا بوو کۆتایی هاتبێ دوو ناوچە لە ئیسرائیل ئەو هێرشە موشکیان بەرکەوتووە لەوە ناچێت ناوەڕاستی شارەکە بێ پێدەچێت دەوروبەری شارەکە و دەوروبەری ئیسرائیل بێ بەڵام هەتا ئێستا دیارنی ئەو ناوچانەی کە موشکەکانیان لێ کەوتۆتەوە لەکوێن و ئەو زەرەر و زیانانەش چییە کە گەیاندوێتی بە ئەو ناوچانە بە بەردەوام ئێران ڕۆژانە و شەوانە و بە بەردەوامی ئەم جەنگە موشک ئاراستەی ناوچەکانی ئیسرائیل دەکا ئەوش لە چوارچەوەی وەڵامدانەوەی ئەو هێرشانی ئیسرائیل کە ڕۆژی هەینی ڕابردوو بۆ سەر ئێران دەستی پێکرد و چەند ئامانجێکی لەناو ئێرانە پێکا و زەرەرزیانی زۆری گیان بەڵام لە بەرامبەردا ئێرانیش چەند موشکێک بەردەوام لەو ڕۆژەوە چەند ڕۆژانە و شەوانە موشک ئاراستەی ئیسرائیل دەکا و لەلایەن سیستمی بەرگری ئیسرائیل و بەرپەرز دەدرێتەوە و ئەو موشکانە هەمویان ئیسرائیل ناتوانێت بەرپەرچیان باتەوە چونکە هەندێکیان بە شێوەی تەکنیکی تازەیە کە سوپەرسۆنیکیان پێدەوترێ ئەوانە زۆر بەهێزن و بە شێوەیەکی خێرا دەدەن بە زەویە بۆیە سیستمی بەرگری موشکی ئیسرائیل ناتوانێت بەرپەرچیان باتەوە. مامەسا کۆشان ئەگەر لەگەڵمان ئامابی ئەوە ئەبینین هەندی جارێکی تر کە کۆمەڵێکی تر لە موشکی ئێرانی ئاراستەی ئیسرائیل کرا و هەندێکیان ئاماژە بۆ دەکەن کە لە هەندێک ناوچەی تەل ئەبیب و هەندێک ناوچەی ئیسرائیل کەوتونەتەوە هەرچەنە هەتا ئێستا زەرەر و زیانەکان دیار نییە بەڵام ئەمە بڵێن وەزبەیەکی نوێی موشکەکانی ئێرانە کە ئەگاتە ناو ئیسرائیل. بەردەوامی ئەمە ئەو گفتوگویانی کە کردمان پێشووتر ئەمە بەردەوامی ئەم ئاراستەکردنی موشکانە چکە دۆناڵد ترامپ ئاماژەی بۆ کردووە هۆشداریدا کە کۆتایی پێبێت ناتانیا هۆژوتی ئیتر بە چکە هەموو سنوورێکی خۆی بەزاندووە موشکەکانی ئێران پێویستە کۆتایی پێبێت و بوەستێن ئەجنا ئەمان بەرپەرشدانەوەکان قورسترە بێ یعنی پێ وایە لە دوای ئەمە ئیتر بڕیارەکانی ترامپ بۆ ئەم شەو دەرەکەوێ بەڵێ بەدڵنایەوە ئەوەی کە تا ئێستا هەیە وا دیارە دووبارە موشکەکان ئێران نزیکەی ناوچەکانی ناوەڕاست و باکووری ئیسرائیلی گرتوێتەوەی کە ئێستا ئەم شەو ئاراسی کردووە نزیکەی 20 موشکە ئەوەی کە ئێران ئاماژەی پێداوە بەڵام ئەتوانین بڵین ئاماژەیەکێ لەو هێرشانەی ئێران کە تاوەکو ئێستا بەردەوامی هەیە ئەویش ئەوەیە کە بۆ یەکەم جار کە ئێران کاردانەوەی هەبوو ژمارێکی زۆر لە موشکی ڕەوانەی ئاراستەی ئیسرائیل کرد بەڵام لەم ئەمڕۆ و دوێنێ ژمارەی موشکەکان کەمی کردووە کە ئەمە دوو ئاماژەیە یەکەمیان ئەوەیە کە پێدەچێت هێشتا ئێران و بەدڵنیە وەکو دەوڵەتێک کە ئێوە کاردانەوەی خۆی پیشامدات بەرامبەر ئەو فشارێکە لە سەرەتی و ئەو هێرشانێکە ئیسرائیل لە ماوەی ئەم چەند ڕۆژی ڕابردوو بەردەوامە لەسەر ئێران و هێرشە کاتە سەر ئێران ئەمە وەکو دەوڵەتێک کاردانەوەی خۆی هەیە بەڵام کەمبوونەوەی هێرشەکان بەو شوەیە ئەو دوو ئاماژەیە خوێنێتەوە یەکەمیانەوەی کە ئێرانیش ئەوێت بێتە سەرمێسی گفتوگۆ و بە زۆرێک لە زۆرەکان ڕێککەوتن ئەنجامداد نەکەوەی ئەجینا بژاردەی دیکە هەیە بەدڵنیاوە ئێستا پێدەچوو فشاری زیاتری کرد بە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکەیە یاخود ئیسرائیل لە ناوچەکەیە پێچێت تارگێتی زۆر ئاسانتر هەبووە بۆ ئێران کە گردبایە ئامانج بەڵام پێدەچێت تاوەکو ئێساوەی ئەنجام نەدابێ بۆ ئەوەی هێشتا دەرفەتێکەیە بۆی گفتوگۆ بکات و بگات بەڕێککەوتن قسەکەی تۆ ئەوەیە مامۆسا هەتا ئێستا ئەوەی کە ئێران هەڕەشە زۆر جار هەڕەشەیەواکە کە ئەوان گورزی زۆر گەورەتر ئامانجی زۆر زیاتر ئەپێکن ئەگەر بەردەوامی هەبێ هەڕەشەی ئەواکە یعنی تا ئێستا ئەمەی نەکردووە
تا ئێستا ئەوەی نەکردووە چونکە ئەگەر ئەوە بکات بڵێ بەشێک لە بەرژەوەندەکانی ئەمریکا یاخود ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە خاتە مەترسیەوە بەو شێوازە ڕوبەڕووی ئەو فشارانە ئەبێتەوە کە لە ئێستادا لەسەرەتی و ئەتوانێت جەنگەکە بگوازێتەوە بە وڵاتێکی دیکەی ناوچەکە بۆ نمونە بۆ عێراق یاخود هەر وڵاتێکی دیکەی ناوچەکە یاخود ئەو هەڕەشەی کە کردوێتی لە ماوەی لەم نزیکی داهات ڕابردووە بۆ نمونە بەداخستنی گەروی هەرومۆسکەوەیکە لە ئەکرەیەکێک بە لە بژاردە کۆتایەکانی ئێران بەڵام ئاماژەیەکی دیکەی کەمبوونەوەی هێرشەکانی ئێران ئەمە یەکێک بوو لە ئاماژەکان کە هێشتا دەرفەتێکی بۆی گفتوگۆ بکە و ناوێت جەنگەکە بگاتە قۆناقێکی زۆر زۆر فراوانتر و مەترسیدارترەوە یاخود درێژخایان ئاماژەیەکی دیکە ئەوەیە کە دەکرێت پێگەی هێزە سەربازەکانی وڵاتەوە سیستمی موشکی وڵاتە بەرەو لاوازی چوو بێت و کەمبوونەوەی موشکەکانێکێک بێ لەو ئاماژانە چونکە لە سیستمی سەربازیە بەدڵنەوە ئێمە وازانین پێویستەکە کە فەرماندەکە بڕیار بدات و ئەو دامەزراوەی کە هەیە فەرمان بکات بۆ ئەوەی کە ئەوی هەرشانە ئەنجام بدرێت پێدەچێ بەهۆی ئەو بۆشایانەی کە دروست بووەوە بەهۆی ئەوی هەرشانەی کە لە ماوەی چەند ڕۆژ ڕابردووە لەلایەن ئیسرائیلەوە ئەنجامدراوە زۆرێک لە فەرماندە دیارەکانی و بەرپرسانی باڵای هێزە سەربازەکانی ئەو وڵاتە بە ئامانجگراون بەتایبەت لە ناو سوپای پازاراندا ئەمە وای کردووە کە بەرپرسدانەوەی ئێران تا ڕادێکی زۆر سنووردار بوو بێت واتە ئەم دوو خوێندنەوەی ئەتوانین بکەین بۆ کەمبوونەوەی هێرشەکانی ئێران بەرامبەر بە ئیسرائیل و کاردانەوەشی بەرامبەر بۆ مەترسیانی کە تاوەکو ئێستا لەسەرێتیەوە و جەنگی ڕوبەڕووی بۆتەوە. بەڵێ مامەستا زۆر سپاس بۆ جەنابتان بەڕێز کۆشان عەلی دکتۆرا لە پەیوەندیان نێو دەوڵەتەکان کە لە مانچستەری بریتانیا و لەگەڵمان نبووی سپاس بۆی کە لەگەڵمان نبووی.